خوش برنامه نزدیکتر ریز و صلابت تایبت بودی سماتین خدمت و نافچکا گلک جان و تایبت جوید بلند دور ماندورا منه سر چی اشتا بفر نحل از وسطان الارجی بهار کا کسکه دیمن جان بس از بحثات دیمن جان ناکم از الویری بطایبتیجی بحثی خدمت کردن و نافچه کم اداره سر بخوا صوران یعنی مالک ماستر خدمتک وزیرت کیره حال وی آواهی بریارت نداره خستن شو بی خدمت کردن ولاتیان بس او کسی خدمتت کرد الدسپیکی و پلای کم شرط برینو کجی پوستین زور هبن حتی بشه دوی پستی دا خدمت وزارت کردیانجی همه دوید پستی یکم دا و سرپرشتیار اداره و سربخوا صوران دوید همهاش ویری و خدمت وزارت کرد جیانوی چا در باز بد و بری چا در باز بیه همه دا دست بید سرپرشتیار اداره و سربخوا صوران جناب هلگورت شیخ نجیب ماندینه با سلام علیکم با خدمت بعد دست بکن جیانی ایو بس السرايك اللي ريه نظام لنا وسران يعني بس هات بوي بزان ايشو كار شلون دابا ناوروكا طبعا بوي كم زار سيستمي بالكتروني بو مولت شوفيري لا بريو بلاتي سوران كوتو بوارد زي بزي كردن وامريكا بو الى نزيكو اغاداري او بروسي بين ك خدمت گزاري شي نوي بو اداري يعني سوران خوش نوي دكي يعني نخير اما راتون بو بزاني بروسي ام سيستم تسونا و تن اسان كاري بو حولاتيان دروس كردوا زقل بالكتروني كردني مولات الشوفيري لكارو باركاني تر يعني خدمت كردني ولاتيان لاداره سر بخو سوران حتى سن هولتان داوا كان حتى او باس كم سطات سن دي استا روتينيات كم بويتو طبعا روتينيات اما داروكو اداره سر بخو سوران كي كم صاله اما بس بكاربونا همو هنگاو كان من بو اوي ك روتينات كم بكينو وخلق يعني كاروباركاني بشيويك بيتن حزب كاتل مثلا استبون مناسبه لو فرمانجي برابراتي هات سوي سوراني كخلق ديال ايرانا اشتكي زوزور يعني اشتكي باودنا اما ايك كاروبا ايش تشبيت برابراتي هات سوي سوران هول دراتن شخصك بناسي لنا او فرمانجي تليفون دك هذا اسمه برابراتي هات سو كزدناسي اما دما نوي ام تليفون نميني واسطه كنميني تليفون كان بوزعك واسطه كابل ايش روتيني هي او تليفون ابوها بي بو ام دبي منتك بس او هاولات ربكم كغلطك بخو مان كرديت مان دارش كبكينو منتو بيش بفروشنو ولا ما سباسيو ادي مشغوليتي من ادي مدير عامي ادي خستخانه او بابتا دبي هالوستر سربكين نمينتني يعني كسك قدرت دائره شي بصراحه هو يلا مادام ينفيري الخدمات اولاتيو بردوم باش تنقام دي بردوم شنيكو خذي قوتي داف ما بيجن ليره تصدلي ما عندي نبي ما عندي نبي اولوي خدمتنا كد ليره شر خريكي خدمت كردن جنابي سرپرشتياري اداره سربخوي سوران هلگورت الشيخ نجيب او كدينا او جوره زور شتيها برسيار دروز دكا بس هر بالا سرتاكو دس بكم كهاتي نجوري برزگمان ندي پێشوازی مان دیت بوو لا هەر شوێنێک یەکەم انتیباع کە داخلی هەر شوێنێک دەبیتن دەربازەی شاربی فەرمانگەبی شوێنی یەکەم کە داخل دەبی ئەوە تەقیمی هەڵسەنگاندن بۆ ئەو فەرمانگەیە دەکات پێشوازی ئەوانی کە دێن ئەوانە میوانن دەبی شوێنی وان و هۆڵی وان وەکو پێشوازی بتن بۆ ئەوەی خزمەتیان بکرێتن لە یەکەم خاڵەوە ئەوە تێگەیشتنی منە لە بابەت ئەوان میوان مشکلە نەبوو لە حکوومەت مەسەڵەن پرزگە بگۆڕی بوو پێشوازی شتێکی یاساییە پرزگا ئەگەڵ باسی ئەوەی بکەی پرزگا ئەگەر ئەو پرسیارێکی هەبێتن لەسەر مەسەڵەن لەسەر کارێک پێشوازی خەڵکێک هەیە شوکارەکانی بۆ ئەوی ڕایی بکرێ ئێمە کارمان لەسەر سیستەمێک کردووە و ئەوە من بەسەر هەموو فەرمانگایەکان تەعمیم کردووە کە دەبێت پرزگا وەکو شوێنی بەرپرسی یەکەم بیتن ئێمەش وەکو کوردیش کە میوانێک دێتەماڵێت دائیمەن میوانەکە جێی باشەکە بۆ میوانەکەیە زیکانی کە بە تایبەت ئەو منتیقانەکە ئەمن قەنەعەتم وایە هۆڵی پێشوازی بۆ خەڵک و بۆ مراجع دەبی لە هەموو ڕوویەکەوە تەواو گرنگی پێ بدرێتن نەک زۆر جاران قەنەعەتە شوا دروست دەبێتن بەرپرسی یەکەم
ژوورێکی زۆر مەڕەتەبی هەیە بەڵام پرزگاکە و یان هۆڵی پێشوازی وەکو پێویست نیە. ئێمە دەستمان بەو پرۆسەیە کردووە لە فەرمانگەکان تقریبا نەخۆشخانەکان و نەخۆشخانەی ئاشتی تەواو بووە لەلای بوون دەستمان پێ کردیە محکەمە دادگا تەواو بووە شارەوانیەکان هەموو ئەو بەرەبەراتیانەی کە خزمەتگوزارینە خەڵک سەردانیان دەکا ئێمە بڕیارمان داوەکە هۆڵی پێشوازی دەبێ گرنگجێشی نەک لە بەس لە بینایی هەر هەمویان و حتا کارمان لەسەرەوە کردووە پێویست بەوە ناکە هاوڵاتێک دێتن بە خۆی بە معاملەی خۆی لەو دەرگا بۆ ئەو دەرکە لەو ژوورە پێشوازی لێ دەکرێت و خزمەت دەکرێت و تا معاملەکەی تەواو دەبێت و جەبا لە خزمەتکردنەکە هەر باسکەم هەتا سەعات چەند تقریبا لێرن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەمە وەکو خۆمان بەرپرسی یەکەم خۆی دەبێ پێشی هەموو خەڵک بێ و ئارەتن دوای هەموو خەڵکیش دەڕواتەوە. من هیچ جارێک لەناو ئەو دائیرە نەچوومە دەرەوە کە تەنها ئەوانەی کە تایبەتن بە خۆمەوە نووسینگە و ئەوانەمانە دەنا هیچ فەرمانبەرێش کە دوای 2.5 کە داوام تەواو بووە نەماینە ئەوانیش وەزیفەی خۆیان دەکەن و دەڕۆنە بەڵام ئەمە هەموو بە معدل وەربگرین 4.5 بۆ 5 دەمینینەوە ینی توی بیە بۆرگرۆنی بۆ کارمەندێت گەلتەژی کشولتکن ئەو گلیان هەیە ئەی ماڵی گلەیان هەیە هەتا درەنگ مەسەلا وەڵڵی ماڵێ ئیتر ئەوە یەکلامان کردیتەوە لە بیدایەت لە سەرەتاوە کە ئەو بەرپرسیارەتەمان وەرگرت ئەوەمانی کلا کردەوە کە بەرپرسیارەتی من وەخت و سعات و ڕۆژ و عوتڵە و ئەوانەمان دیار نییە تەلەفۆنە من نەکە بژە وەرە فرۆڤینێ نزانم تو درەنگ نا ئەسڵ ڕێککەتن فراویرمان هەر فراویرمان ڕێکی خستیتەوە مەسەلەن ئێستا من کە دێم تا سعات فراوینی دووەممان ئێستاوانی کە لەگەر منیشدانە خوان ڕێوسەوە ڕاهیناوە تا سعات هەمووتان لاوازن باشە ئێستا جارە پێیان دەڵم خۆتان بۆ ڕەمەزانی ئامادە دەکەن پێشتر کێشە بوو بەڵام ئێستاوان خوان لەگەر و سیستەمی گونجاندیە هەر سەروەرگرتنەوە پۆستی سەرپەرشتێری ئیدۆرە سەربەخۆ سوڕان وێنایکێ جۆن فێری دیوەرە ڕۆژە یەکەم یا وەرگرتنەوە VRK قرس وفجا هیم ماسکو جینه هم توجه هم جناب سروکی حکومتاری ما کردستانه چوابی و اف پست ورگرد همین که پستی وکو قامی سوران دست بکار بوم دوای 6 مانگ یکم پستت بو اوه یکم پستم بو کمیش بو بله دوای 5 مانگ 6 مانگ پروسی با اداره بونی سوران ل بانی ل کارکردن بو خوش میکه بوم ل او اندامانی که کارمان لسر بە ئیدارەبوونی سۆران و زاخۆش دەکرد دوای ئەوەی کە تقریبان نزیکەی زیاتر چکە من پێشەوە دەست بەکار بووم و قایم لەو ئەندامم لەو لیژنێ دوای ئەوەی کە بەسەر بەخۆبوونی ئیداری سۆراندرا بۆم زۆر گرنگ بوو کە هەڵسەنگاندنی من کرابوو لەو چەند مانگەی کە وەکو قایم دەست بەکار بوو بۆیە کە ئەوە هات یەکسەر وەکو ئینگلیز دەرێ پرۆمۆشن زوو بارەکی گران کەتە سەر ملێت ئەو کاتە بەخۆی بە شێوەیەکی گشتی سۆران ینی سروشتی ئەو خەڵکی کە لە سۆرانە خەڵکێکی زۆر خەبات کرد و خاوەن شەهیدن و خۆیان بە خاوەنی ئەو موسسێ ئەو حکومەتە دەزانن زۆر زاری وایە کە تۆ محاول دەکەی قانون جێبەجێ بکەی ئەو وا هەز دەکا کە غەدرێکی لێ دەکەی وا هەز دەکا کە ئەو قانون دەبی بۆوی ینی ئاسان ئەوە ئەو تەوازن ڕاگرتنە لە بینی ئەم جۆرە خەڵکە و چکە دۆ دەبێ خەڵکی خۆت بخینیەوە پێش ئەو ئیدارەیان بدەیت تەوازن ڕاگرتن لە بینی ئەو خەڵکە و جێبەجێکردنی یاسا و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەوانە هەمووی تا بتوانین تەوازنێک ڕابگری تا بتوانین ئیدارە بدەیت ئەمە هەوڵماندا ئەو تەوازنە ڕابگرین بزانم ئەو تەوازنە سەر سپی دەکات یان سپی بووە سڵغەت کردیان سپی بووە سڵغەت کردیان مهم هین گەنجن خزمەتەوە تایبەتیژێ ملەتی ئاز بوارکم دیوە گەنجتر لێک زۆر بە پلان دیاری نازام لە پشتی ئاڵەکان سەبوڕ و نووسینی لی نازام چ نووسرا پرۆژەکان لێرەش ئایپادت پێەوە گەمە و شتەیان ئەوژە کووە من قەنەعەتم بە ئیدارەدانێکی ئەکادیمی هەیە هەر شتێک پێش ئەوەی تو ئیش لەسەر بکەی دەوێت لە ڕووی ئەکادیمیەوە هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەمە وەکو ڕئیسی سەرۆکی وەحدەی ئیداری کە دەسەڵاتێکی ئەفقی هەیە دەبێت
کار لەسەر استراتیزیەتی شار بکەی ئەمە زۆر زاران دەکەوینە ناو حاڵەتێک ئیشەکانی خۆمان ناکەن ئیشی دەوائیر و فەرمانگەیان کە دەکەین ئەمە قەناعەتمە ئەوە ئەو ئەگەر ئەم وەکو بەرپرس خۆڵی پێشوازی و مەڕازعم ئەوەندە قەڵەباڕق بوو مەجای تەلەفۆن نەبوو نەمتوانی هیچ بکەم بەڕێی منەوە ئیدارەدانشی دروست نییە یعنی دەبێ هەموو شتێک بنووسی نقطە بە نقطە ئەوڕۆ چ دەکەی ئەوڕۆکە هەموو ئێواران کە دەگەڕێم بۆ ئەمە دەزانم ئەنی ئەو ڕۆژە ئیشەکانی دوێنیان من هەمووی تێدا حتا کۆبنەوەکانی ناتەوە بەخود ژیانە سڕیە یان کەشفە زۆر زۆر کەشفە بەپێچەوانەوە من ئەسڵەن ئیش و کاری من ئەوە نییە کە من با بڵێن ئیشەکانم بە نەهێنی بیتن ئەم ئیشەکانم بە تایبەتی بابەتەکانی خزمەت گوزاری تێدایە مەسەرەن ئەمە کارمان لەسەر شاری پیشەسازی شوێنێک من زۆر خراپە وڵات زۆر پێشترە بە ئینگلیزی نووسی لە ماوەیە بە لەسەر مەسەلە ئینگلیزی ئەو کارتم بەبیراتەوە لێرە نووسرای هەڵگورت شێخ نەجیب سۆران گۆڤەرنەر سەرۆکی حکوومەت نیگو دەبێ هەموو شتێک بە کوردیوی ئەوە هەردوو کارتمان هەیە چکە ئەمە بەتایبەتی ئەوانی کە قونسوڵی و سەفارەتەکان و ڕێکخراوەکان کە دێن ئەوان دەبێت و ڤێرژنی ئەوە هەبێتن وە کوردیشمان هەیە کوردیشمان بەخۆی هەردووکم ئەنی گوتیان لە هەردوو ڕۆ بێتن ئەمەش گوتم ئینگلیزەکە بێتن بە کوردیەکە شەبی پێشەوەی بچینە دەری و زیاتر باسی ژیانەت و ناو سووران و دەوروبەری بکەین جیهازی قاوەشت هەیە لێرە قاوە دەدەی خەڵکی بەخۆتیان قاوە بەڕاستی من ئیشکردنم ئەو ماوە زۆرە سەعاتانی کە ئیش دەکەم تا سەعات 5-6 گەر ئەو قاوێنێ بێتن کافاینی زۆر کە دەخۆم پاشی ساعتێک 2 ساعت هەرکەم ماندی دەبم یەکسەر یەک قاوەی بۆ خۆم چا دەکەم دەخۆم واگەر میوانێکیشم بێتن قاوە بۆ دروست دەکەم لێرە دەماندەیان بچینە دەرێت چاچی بکەم وڵا کەیفی خۆتانە چیان تەر حەزلێ بوو ئەوەکی دڵڤێری بدەمە ئەم هەری لەڤێری پشتێکی دەبچینەش دەرم حتاش دەر بە خودی کەریمە باشە بەسەر چاوە زەیاخوا بەخێر بێ مادام با شێخۆتی بێمە بازرگانی مادام هین بازرگانی بینە چ منەدەتە پندێبی پۆستێکی وەرگری مثلا حتا مەسەولێت مادیژی بەرپرسیارەتی ئەو وڵاتە من وای لێ تێدەگەم بەرپرسیارەتی هەموو کەسە چییە چونکە دوژمنمان زۆرە و کەم کە ئەو پۆستەمە گرت زۆر جارەمە ئەو برادرانی کە تەکلیفیان کرد ئەو پۆستە وەربگرم بەمنیا دەگوتیان گوت هەر دەرەی باوا بکەین ئەو ها باشە بکەین وەرە با پێکەوە بکەین خۆفعل لە قسەکان منطقی بوو کە هاتنێ ناوێش ئەوەی بەڕاستی بەنسبەتە من زۆر گرینگە سوپەرلاین ینی بەرپرسی تو ئەو خەڵکانی لێرانە من ڕۆژانە تەعاملیان لەگە دەکەم ئەوانی کە سەردانی من دەکەن زۆر بە هەرە زۆری ئیشێکی غێر بەکودڕی غێر قانونیان هەیە لەکنەوە من شتێک زۆر گرینگە ئەو هەموو خەڵکی کە سەردانی من دەکا ئەوەی کە هاتی بیتن ئەگەر ئیشەکەشم نەکردی بیتن بەڵام نەمهێشتە کەس بەدڵەکی ناخۆش لەناو ئەو دائیرەی بستە دەرێ زۆر زەحمەتە ئەوە نایاساییە پات تێبگەینی ئەوانە لەناو ئەو ئیشە و خزمەتکردنە بە چ تۆڕۆ دەبی یان هەتا بە ژیانی خۆت بەگشتی مەسەڵەن چ شتێکوات لێ دەکات تۆ ڕەبی ئەوانێک کە لەگەر من ئیش دەکەن کە ئیشکارە چیان دەدەمێ پاش باسکردن و پاش ئەوە ینی من حەز دەکەم کە ئیشەکەم بەیەکێکی ڕاستپارت دووبارە و سێبارەی نەکەمەوە یەک جار بڵێیتەوە لە دووبارە و سێبارە بەڕاستی تۆڕە دەبم شتێک هەیە خۆت لێ بشاریەوە لە ناو ژیانی خۆت مەسەڵەن حەز ناکەی خۆت نزیکی فلانە مەوزوعی بکەی فلانە کەسی بکەی خۆتی لێ بشاریەوە خۆشاردنەوەکە مەسەڵەن ئەوانەی کە لێت ناشارمەوە مەسەڵەن خەڵکێک فێر بووە ئەوانەی کە بزنس و ئیش دەکەن هەوڵ دەدەن بە طریقێک خۆت لێ نزیک بکەونەوە کە بتوان و ئیستیفادە لێ بکەن یعنی خۆت لە بزنس زمانەکان دەشاریەوە زمانەکان ئەوانی کە هەم جارە پێیان دەرم بەڵێن دەرەکان دەرم ئەنگۆش وەکو من خاوەنی ئەو وڵاتەی نەخاوەنی ئەو شارەینە پێویست ناکە من مراقبە بێخمە سەرم بۆ خۆتان خۆ
هەموو ئەنگۆ دەناسن هەمووشمان خەڵکی ئەو شارێنە لورەتەوەی ئەمن مەراقبەت بێخمە سەر پێچی و خڕامە و سزا و ینی ئیشەکە قازانجی خۆت بکە و بەعکسەوە دەبی مهندسی تو لەی من زیرەکتر بیتە ئەوە قوتابخانەی ئەوە قوتابخانەی تو بوو ئەوە سەرەتا بەتەما بووین بێنە ئێرە ئەوەت ناوی ئەو قوتابخانەی چ بوو؟ ئەو قوتابخانەی دیانە دیانە سەرەتایی هەتا سەفی چەند لێرەخیندە؟ ئەمن هەتا سەفی 4 لێرە بووم چاری ابتیدایی دوای چوومە قوتابخانەی دڵدار ئەوش هەر لە قوتابخانەی دیانای بنەرەتی تێکەڵا بەڵێ ئەی دوای چتەوە کرد خوێندن؟ دوای 97 کە چووم لە بەریتانیا لە زانکۆی کوین مەری کۆم لێ هەر دەستم بە خوێندن کرد ئەم زمان و سەف 6 لە سوفتوێر ئینجینێرینگ لە کۆمپیوتەر ئەوە لۆی حەزت لە ئەلکترۆنی و بە ئەلکترۆنی کردن و بەڵێ لایپاد و لەوێ بە کەلۆریۆسم تەواو کرد لە 2005 کە ژیانی خێزانداریم پێکینا خێزانەکەم بەرنامەی هەبوو لە ئەمریکا ماستر دکتۆرە بوو منیش لەمێژ بە حەز بوو لە ئەمریکا ئەو پێشت بوو لە خوێندن نا ئەم ئەو کاتیشم تەواوم کرد بوو بەڵام ئەو دەویست ئەو بەرنمەیە لە ئەمریکا هەبوو ماستەرەکە لێنرا بخینی ماستەر تەواما کرد ئەمنیش کە زەوازمان پێکی نەچوونە ئەمریکا لەوێتانێ بۆ ئەمریکا ئەو یەکسەر کە لێرە زەوازە پێکی یەکسەر چوینە ئەمریکا ئەو لێرە ئەمش لێرە لە بەریتانیا چوم ئەمریکا لەوێ ماستەرشکەم خوێن لە بۆستن یونیڤرسیتی ماستەرتیان ئێستا ئەو کاتی بە کەلورس بوو ماستەرەکەم لە زانکۆی لە بۆستن یونیڤرسیتی لە ئەمریکا تەواو کرد 2009 ماستەرشکەم لە شاڵمەرش لە سوید دەوێتە بۆری خەریکی خوێندن بوو ئەم گەلە لێرە ڕۆستای ما بەحسێ ژیۆناتەوە زۆرکینی و خواندنێک کرد حتا نوکەژین مژیلی خواندنێ نەماشەڵڵا بەس ئەم نوکێکی لە بچین ئەمە دەچین ئێستا تەواان یەکێک لە کێشەکانی سۆران نەبوونی پارکێکی گشتی شوێنێکمان دیاری کردی بۆ ئەوەی هەم پارکێکی گشتی بۆ ئەو خەڵکو و خێزانانە و هەمی شێژێکی بۆ وەرزش و ئەوانش کە ئێستا یەکێکە لەو کەم و کوریانێکە هەیە لە سۆران شوێنێکمان دیاری کردووە ئەو ساڵە خەریکی نیش لەسەر بکەین دانی سروشتێکی جوانی هەیە دەمای وەکو سروشتەکە وەکو خۆی بهێڵینەوە تا ئیشی لەسەر بکەین بچینێت از دو تۆپێک بە بەحسکم بەری تو بیە سەر پەرشتێری ئیدۆری ئەوژی قایم قۆم توژی هەر خەلکی بێن منتەقی بیە و توت کاتێ ناو قەرەباڵغی ڕاستیژی نوکەژەکە لە قەرەباڵغ تو هەسپێتکی زێدە قەرەباڵغ ئەو نوکەژ هین بەرپرسن بۆ نەهیلاوە قەرەباڵغی مەسەن چ پرۆژەک وە هەیە دێ چکن و چ کریە طبعاً سنتەری سۆران ئێستا هەموو جوڵەیەکی سیارەکان هەمووی دەچیتە ناو سنتەری سۆران لە هەر شوێنێک ڕابێتن هەموو دەستەوە سنتەری سۆران ئەوەی ئێستا مایشمان لەسەر کردیا مانفەزەکان بکەینەوە بۆ نمونە شەقامە کە بە ناوی هۆڵی بۆنەکانەوە دەناسرێتن دەپەڕیتە ئەو بەری یعنی سۆرانی ئەو بەرە هەمووی پێویست ناکە بێتەوە ناو بازار بچیتە وێندەران کەمەربەندی ڕواندز و کاولۆکان ئەوە دسرێکی ئۆڤەرپاسەوە خەریکی دیزاینینە بۆ دروست دەکەین وە سەر و چاوە کانی یعنی ئەو مانفەزانە بکەینەوە بۆ ئەوەی خەڵک مەجبور نەبێتن کە بپەڕیتە ئەو بەری بە ناو سەنتەری شاردا بێت چەندی ئەو دەست پێکردینە تقریبا ئەو پرۆژانە هەردووشی لە بواری جێبەجێکردندانە بەڵام بە هۆی وەرزی زستان ڕاگیراون لە ئەو هەفتەیدا بێ دەست بەکارەکانیان دەکەنەوە ئیشڵۆسەڵێکۆدیف قەرەباڵغێنەوە ئینشاءڵڵا ئەو دوو پرۆژێ بەتەواو بوون ئەو دوو پرۆژەیە ئەنی ئەو زەختەی چووکە سنتەری سۆران بازاڕیشە یعنی حرەکەی ئاسایی نابی بە ناوێنەراندا بێ ئیلا ئەوەی پێویستی بە بازارە بیستەوێنەران بیستە سیکێ نەک ئێستا ئەوانەی دەپەڕنەوە ئەو بەری دەبی هەمووی بەناو سنتەری شاردا بڕۆن دەباسی پارکێکت کرد ئەڤ چی پارکێ یەکێک لە کێشە گەورەکانی سۆران نەبوونی پارکێکی نیشتیمانیە ئەوەی کە ئیشمان لەسەر کردی ئەمە ئەم مووقعمان دیاری کردیە لە خەریکی دیزاینەکەی تقریبان تەواو بوو بەڵام شاش دراسە دەکەین بۆ هەندە گۆڕانکاری بۆ ئەوەی شوێنی هەموو شتێکی تێدا بکەینەوە
بس هەز دەکەم ئەو شوێنەها وەکو خۆی جوانە سروشتیەکەی هیچ ئەگەر دەستکاری بکرێتە پارک یعنی تەخت دەکرێن نەخێر هیچ دەستکاری ناکەین وەکو خۆی ئێستا سروشتەکەی کووە بەرزی و خۆی لەسەر ئەو شێوازە ئێستا کە هەیە ئەمە دیزایانی ئەو پارکەی دەکەین هەم بۆ شوێنی خێزانی چکە نزیکی سنتەریشە بۆ خەڵک بتوانێت لەگەڵ خێزانەکانی وە هەم شوێنی وەرزش هەم شوێنی کافێتیرا وانی شتێک وا بێ دروست بکەین کە خەڵک بتوانێت سوودی لێوەربگریت وەلو تە بەحث کرد کول دەوامەیە سیستەمی وەیە خواردنێ و فراوین و تێشتا تێک چوە این هەرێ لێرێ بەس ئەس بێژم تو کەسێکی وەرزشی دیواری یعنی جسمێتێ ڕێک و پێکە باشە بینەتە گەل وەرسیۆنە بەڕای من باشترین شت کە بیکێ بۆ ئەوەی ئەو سترێسی کە ڕۆژانە لە ئیش هەیتت کردنی وەرزشە مانی بە وەرزش ئامادەکار جارشکە ئامادە دەبیوە بۆ خۆتە فرێژ دەکەیەوە بۆ من هەر دوای هەندێک جارن کە لە داوام تەواو دەم هەر فرێ ناکۆم هەر لێ خۆم دەگۆڕم یەکسەر بژم ئەبرو داوام خلاص بچین دێخ و گۆڕی من ئێستا مەوعیدم لەگەر ئەو چەند یاریزانێکی گەنج هەنە لێرانە هەردەمێ ناویشیان دەم گۆران و ینی دوو چیش کات بەرێکی کوژین شەهید ئەوانە سێ یاریزانی گەنجن چ وەرزشێکێکی تێنسی سەرزەوی بچین پێی بکەین بەس شەرتی ستایل نییە شەرگەمەکەیە بەس ئەتوو زیاتر تێنسی دەکەیان وەرزشی دیکەش بەخۆی تێنس ئێستا زیاتر بەڕاستی تێنس چکە متعەشی زۆری تێدایە هەست بەخۆت ناکەی هەم لە وەرزشیش وەکو کەلەریش چونکە خۆشەشی تێدایە هەست ناکە ینی بزاری ئەوانش لە عەبی زیرەک ناوانە هەردووچیان پرۆفشنەڵن هە بەڕاست نەمپرسی لە سەرتاتا ئێستا تەندروستیت کووە تەندروستی زۆر باشە کێشێکی وەهانگێ وەرزش بە بەردامی وەرزش دقەتی شتەی دیکەمدا مەسەن لە سەرای بەرنامە هەتا ئێستا زۆر لەسەر خۆت بە هادی قسەی دەکەی دەنگت نیویە لە ماڵێژ هەر ئەو هەیەیان ناوەڵڵا ئەستان ئەمە کێشەکەم هەبوو پێشتر زۆر سەریع قسەم دەکرد بەس ئیشم لەسەر کرد یعنی ئەوە عیلاج کرای بەخۆشم مەستم پێ نەکرێت تا دوای لە خۆ جێم لێ بۆ زانیم بەڵام ینی کۆنتترۆلکردن و حادی وەڵام منیش لە وەخت خۆی لە هەواڵ پێشکەشکردنی زۆر سەریع بووم چەند جار پێیان گوتم هەتا کەمە باشترم کرد نازانم ئێستا کووە جارە کرد جێم لە خۆم بۆ نەم دەزانی سەریع قسەم دەکەم بەس کە جێت لە خۆ دەبتەوە زانجی هەست دەکەی سەریع قسەم دەکەی بە حکمی ئەو ئیشەشم ئێستا ینی زیاتر تەرکیز لەسەرەوەی کە ئەو قسانێک کە دەکەی وەکو دەڕێ ئەوی بەرامبەرتە ئۆدیەنس زیاتر لێت حالی ببێ لە ماڵێ جانتاش وە بزانم قورسە یەمژی تێداوان نە ڕێکدە من یەمژی عیدیتە هەر من ئەوێ نەپرسی خێزانداری چەند زۆرکتە هەنەکەم بۆ خێزانداری من 4 زارۆکێت هەی چۆن زۆر سێ کوڕمێت هەی پێی خوددا مرۆوان دەێش سپاس ئەوان دوی مازن دووشی بچین هەمی پێک بەنێوان ژێندا چوینە مەسەن ئەوروپامۆینە نه هەمی پێک بەنە هەمی پێک جۆرە نەگەشتنەوەی تەمەنی خۆ بڕیارێ بدەن ناوەڵاو کوڕ من 15 ساڵە نائشتە زیە نوکە تەحەدیۆ بینە من و تەدا تمام وێجاختەی وەرزشی تو نە سەرپەرشدەری و ئەس نە ڕۆژنامەوانم ئەم دوو کەسین وەرزش وایە